ناسراوە و کاکلیتیڤانیش کەسێک پراکتیکە، یعنی هەم پراکتیکە و هەمیش یعنی ئینسانێک دەتوانین بڵێین پراگماتیکیشە و عیلاقاتی و باشن هەم لەگە ئەحزابی کوردی لێرە هەم لەگەڵ ئەحزاب لە پارچەکان لە باکوور لە ڕۆژئاوا لە باشوور طبعی مەڕەشەحی ئەوە بۆ خۆی دیاری کردووە دنیای کە پشتگیری دەکات لە کوردستان هەمومان یعنی سەرۆکاتی حکوومەت سەرۆکاتی هەرێم هەموو لایەکان پێویستیان بە جەناب سەرۆک بارزانی هەیە. بارزانی یعنی بووتە مەرجەعێکی گەورە بۆ ئێمە بۆ هەموو کورد و ئەمە بۆ ناوچەکەش یعنی چونکە هەم تەجروبەی سیاسی هەم پێگەی ئەو اعتیباراتی بۆ دەکرێت دڵنیایە یعنی هەر کەسێک ئەو پشتگیری بکات دەستە پێش ئینشاءالله. سەرۆکی هەرێمێ سەرۆک وەزیران ڕادسپێریت یعنی تەکلیف دەکات مەجلس دیسا ڕاد نه ئەو یەکەم جار ئەو تەکلیف دەکات ماوەی یەک مانگ ئەو مەجال هەیە حکوومەتە حاضر دەکات دیتە لە پەرلەمان لە پەرلەمان دێ دەنگ دەنێ